مدرسەی علم و عرفان قورئان ڕۆژێک بۆ پێکەوە بوونمان ئێوە ورن تا لەسەر خوانی سەدای زێڕین ڕۆژەکەتان نورانی بکەن تا سەدای پەرزووی قورئان خوێنان ئاوەزمان پڕ بکات لە نور تا بانگی ئاشکرای محەممەد دڵەکانمان ببا بۆ دوور ورن پێکەوەم دەرفەتە بقۆزینەوە و شار ئاوێزانی دەنگە زوڵاڵەکەی قورئان بکەین سەربانی تەمەنمان بکەینە بڵندگۆ و بە شار بڵین دوور کات نوێژی شوکرانە بخوێنە کەناڵی ئاسمانی پەیام بە ئامادەبوونی بانگبێژ و قورئان خوێنانی نێودەوڵەتی موحسین کارا یەکەمی جیهان بۆ بانگبێژی لە وڵاتی تورکیاوە عەبدوڕەحمان ئیمامقولی و فواد مەولودی لە وڵاتی ئێرانەوە محەممەد عەزاوی لە شاری بەغدادەوە هەریەک لە سەنگەر شاوێسی و محەممەد جەلال کوردی لە شاری هەولێرەوە لەگەڵ پێشکەشکاری کەناڵی ئاسمانی پەیام شوێن هۆڵی ڕۆشنبیری حەڤەی 6 2022 کاتژمێر 5 ئێوارە لە فیستیڤاڵی سەدای زێڕین چاوەڕوانتانین.